شوێن پەنجە جارێکی تر باس لە تاوانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر دەکات. ئەو تاوانەش گرفتێکی جیانی و مرۆڤایەتی بەدەستیەوە دەناڵێنێت. زیانێکی گەورە بە تەندروستی و لایەنی دەرونی و ئابووری تاک و کۆمەلگاکان دەگەێنێت و دەبێتە تێکدانی شیرازەی خێزانەکان. شوێن پەنجە چیرۆکی ڕوبەڕۆبوونەوەیەکێک لە گەورە بازرگانەکانی مادەی هۆشبەر نیشان دەدات. کە یەکەم جارە بە وێنەوە ڤیدیۆ ساتی ڕوبەڕووبوونەوە و دەستگیرکردنی یەکێک لە گەورە بازرگانەکانی مادەی هۆشبەر لە کوردستان سوچوار نیشان دەدات. شوێن پەنجە دوای یاساوار و ئەنجامدانی تاوانێکێک لەو تۆمەتبارانە دەکەوێت کە تۆمەتبار پلانی داناوە بڕی 31 کیلۆ لە مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ بۆ شاری هەولێر بگوازێتەوە. بەدەداچوون بۆ سەرەتای ڕووداوە و ڕوبەڕۆبوونەوەی ئەو تۆمەتبارە دەکەین. ئەو تۆمەتبارە لە کۆتایی مانگی 5 ئەمساڵ لە ئێوارەیەک دەیەوێت کارێکی مەترسیداری بازرگانیکردن بە مادەی هۆشبەر ئەنجام بدات. دەچێتە قەزایەک لە شارێکی تری هەرێمی کوردستان و چاوی بە یەکێکی تر لە بازرگانەکانی مادەی هۆشبەر دەکەوێت کە لە وڵاتێکی دراوسێ ڕۆی لە هەرێمی کوردستان کردبوو. لە ڕێگای دەرەوەی ناوچەیەکی کوردستان ئاڵوگۆڕیە و بڕامادەی هۆشبەر دەکەن کە بڕەکەی لە 31 کیلۆ مادەی هۆشبەری کریستاڵ پێکهاتوو. زۆرجار لەم بازگەیە دەست بە سەرمادەی هۆشبەردا دەگیرێت. هێزەکانی ئاسایش لەم بازگەیە چاوکراون. گومان لە هەر کەسێک بکەن بە وردی پشکنین بۆ ئۆتۆمبیلەکەی ئەنجام دەدەن. گەورەترین چالاکیمان کە لەم ساڵدا لە بازگەی ئێمە ئەنجاممان دابێت ئەوە بوو کە بازرگانێکی گەورەی مادەی هۆشبەر لە بازگە دەستگیر کرا و توانرا دەست بەسەر بڕی 31 کیلۆ مادەی هۆشبەری جۆری کریستاڵ دابگیرێت و کە لە ئەنجامدا ڕوبەڕووی هێزەکانمان بۆ لە بازگە بەنیاز بوو دەست بوەشێنێت و ڕوبەڕووی هێزەکانمان بێتەوە و زەرەر و زیان بگەێنێت و هەم بتوانێت کە مادە هۆشبەرەکە داخل بە شاری هەولێر بکات. دوای هەڵوگۆڕکردنەکە تۆمەتبارە لە چەند بازگەیەکی دەرەوەی شاری هەولێر دەربازی دەبێت و ڕوو لە شاری هەولێر دەکات. دەگاتە بازگەی هێران نازەنین لە سنووری پارێزگای هەولێر کە سەر بە بنکەی ئاسایشی بازگەکانی شاری هەولێرە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی بازگەکان. ئێمە زیاتر تەرکیز دەکەینە سەر بابەتی مادەی هۆشبەر کە لەم بازگانە هەوڵ دەدرێت شاری هەولێر بەکار بهێنرێت وەکو گواستنەوەی مادەی هۆشبەر و یاخود داخل ئەو مادە هۆشبەرانش داخل بە شاری هەولێر بکرێت و بیاوێت کۆمەلگا و شاری هەولێر پێی وێران بکرێت. زۆر جاریش لە سەر زانیاری هەواڵگریەکان با هەمانکی لەگەڵ هێزەکانی دشە تیرۆر و ئاسایشی هەولێر ئەو کەسانە دەستگیر دەکەن کە بەنیازن ئەو مادە هۆشبەرانە هاوردەی شاری هەولێر بکەن. تۆمەتبار دوای دەربازبوونی لە چەند بازگەیەک لە دەرەوەی شاری هەولێر دەگاتە بازگەی ئاسایش لە هیران و نازەنین کە سنووری پارێزگای هەولێر. لەلایەن کارماندەکانی ئاسایش لەو بازگەیە داوای لێ دەکرێت لە ئۆتۆمبیلەکەی دابەزێتە خوارەوە و پشکنین بۆ ئۆتۆمبیلەکەی ئەنجام بدرێت. دوای پشکنینی بەشێک لە ئۆتۆمبیلەکە تۆمەتبار دەزانێت خەریکە ئاشکرا دەبێت. دەم و دەست ڕوبەڕووی هێزەکانی ئاسایشی و بازگەیە دەبێتەوە. لە هەموو لایەک کارمەندەکان گەماڕووی دەدەن و دەیانەوێت بەبێ دروستبوونی زیانی جانی بیوەستێنن.
چونکە دوای پشکنین دەرچوو بڕێکی زۆر لە مادەی هۆشبەر لەناو ئۆتۆمبیلەکەی حەشاردراوە. لێرە ڕوبەڕووبوونەوەکان چۆ قۆناغی تەقەکردن و ڕاوەدونە هەموو بازگەکانی تر لەو ڕووداوە ئاگادارکرانەوە. هێزێکی ئاسایشی بنکەی بازگەکانی هەولێر لە بەرگای سەرەکی ئاسایشی هەولێر بەرەو دوای ئەوەی کە لە بازگەر ڕای کرد و بە دوای کەوتن و توانیان دەستگیری بکەن و بڕی 31 کیلۆ مادەی هۆشبەری جۆری کریستال دەستی بەسەردا بگیرێت. ئێمە دەمانتوانی لە بازگە لەلایەن کارمەندەکانمانەوە دەستڕێژیکردنی تەقە لێ بکرێت، بەڵام کارمەندانی ئێمە لێهاتوون و ڕاهێنراون لەسەر ئەوەی کەوا بتوانن بە شێوەی زیندوو دەست بەسەر دابگیرێت و یاخود ئەو بازرگانە دەستگیر بکرێت بۆ ئەوەی بە سەلامەتی بتواندرێت بە زیندوی و بەڵگەی سەلمێنرا و ڕادستی یاسا بکرێت و تاکو و تەواوی یاساکانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لەسەر جێبەجێ بکرێت. دوای ڕاکردن لا ڕێگای دەرەکی لە شارۆچکەی هەلێر تۆمەتبار دەستگیر دەکرێت و 31 کیلۆ مادەی هۆشبەری جۆری کریستال دەستی بەسەردا دەگیرێت و دەیهێننەوە بارگای بازگەیەکانی ئاسایش. کاتی هەبوونی هەر گومانێک لە هەر ئۆتۆمبیلێک و یاخود لە هەر هاوڵاتیەک ڕێکاری تایبەت بە ئاسایشی بازگەکانی لەگەڵدا ئەنجام بدرێت، ئەویش کە ئەنجامدانی پشکنینە. لە کاتی ئەنجامدانی پشکنین ئێمە بۆمان دەرکەوتووە هاوڵاتی هەبووە لە ناو ئۆتۆمبیلەکەیدا لە ژێر قاچی منداڵەکانی ویان لە ژێرگایەی ئۆتۆمبیلەکەی مادەی دا و دەرمان و دەرزی پزیشکی ویستووە بگوازێتەوە بۆ شاری هەولێر.
دەچینە بنکەی ئاسایشی بازگەکانی هەولێر. دوای دەستگیرکردنی تۆمەتبارکێکێکە لە بازرگانەکانی مادەی هۆشبەر ڕادەستی یاسا دەکرێت و دەبردرێت بۆ ئاسایشی هەولێر. لێرە لەلایەن تیمێکی لێکۆڵینەوە لە ئاسایشی هەولێر لێکۆڵینەوە لە تاوانەکەی دەکرێت. دوای وەرگرتنی ڕێکاری یاسایی دەچینە ئاسایشی هەولێر تا تۆمەتبار ببینین. تۆمەتبار کێکێکە لە بازرگانەکانی مادەی هۆشبەر بۆ شوێن پەنجە بازار ڕووداوەکە و ڕاکردنی دەکات. من کەسێکم پێشتر بە تۆمەتی بەکارهێنا بە مادەی هۆشبەر دەستگیر کرابووم. جاری دووەممە لەلایەن برادێکەوە دەوام لێکرا کە بچم بۆ قەڵاتزێ بڕەمادێکی هۆشبەر هەیە لەوێ بگوازمەوە بۆ دەشتی هەریم. ئەو برادەرە ڕقەمی ئەو کەسەی دامێ کە لە قەڵاتزەیە چوومە ئەوێ کەسەکە ناوم لەدەزانی بەس بە تەلەفۆن پێگوتم لەو ڕێگەیە ڕابوەستێ ڕێگایەک بۆ پێشەوەی بگێ بەژارەوە گوتی لەو ڕێگای ڕابوەستێ من دێم بڕەمادە هۆشبەرەکەت پێ دەدەم. من ڕاوەستا بووم بڕەمادە هۆشبەرەکەی خستە ناو سیارەکەی منیش لە زەیەکی چۆڵ بڕەمادەکەم شاردەوە بە ڕێگا داهاتم سێ بازگەم بڕی بازگەی قەڵاتزە و دوو بازگەی دیگەشم بڕی تا گەیشتم بە بازگەی شەقڵاوە. لە بازگەی شەقڵاوە وتیان ڕاگرە من شڕام گرت و سندوقیان تەفتیش کرد و پێشەوەی سیارەی تەفتیشیان کرد. دوای کە پشتەوە سیاریان تەفتیش کرد گەحەکەیان هەڵداوە زانی ماشکرا بووم یەکسەر چوومە ناو سیارەی پێم لێنا ڕۆیشتم لەوێ بازگەشتکەم هاتە سەرڕێی سورعەتەی خۆم هەر کەم نەکردەوە لەو بازگەشمدا. دواتر مەفرەزێکی تکری ئاسایش هاتە سەرڕێم لەوێش هەر ڕانەوەستام هەر ڕۆیشتم هەتا نزیک هەریر بووم لە نزیک هەری هەر دوو تا سیارەکەم تەقی بوو کە گولیان لێدا بوو ئیتر لەوێ دەستگیریان کردم و هینانیمانە ئاسایشی هەولێر. هێزەکانی ئاسایش و دژە تیرۆری کوردستان بەدەیان باندی بازرگانی و سەدان بەکارهێنەر و ئالە دووبوویان دەستگیر کردووە تا ڕێگری بکەن. یەکێک لەو هێزانی ئاسایش کە یەکێکن لەو بەشانی ڕۆڵێکی گەورەیان هەیە لە ڕاگری لەو مادانە هێزەکانی ئاسایشی بازگەکانن کە ئەوان قورگیە و شارە و ئەو هەرێمن کارێکیان پاراستنی ئارامی و ئاسایشە. بەڕاستی بەرنامەکە بەرنامەزەکی زۆر پێشکەوتووە پێویستە زیاتر ڕاوەستین لەسەر بڵاوبوونی مادە هۆشبەرەکان. ئەگەر تەماشا بکەین مادە هۆشبەرەکان ڕۆژ بە ڕۆژ لە کوردستان بەرەو زیاد بوونە. ئەگەر تەماشای ئامارەکانی ساڵی 2020 لەگە 26 مانگی یەکەم تەماشا بکەین زۆر ڕێژەکە بەرەو بەرزیە. بۆ خۆی ئەگەر تەماشای بازرگانیکردنی بە مادە هۆشبەرەکان بکەین دەبێت مەسەلا ئاستی ڕۆشنبیری خەڵکەکە بەرزکەن و بۆی دوورکەون و لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. بەڵام ئێستا کە تەماشا دەکەین لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بازرگانیکردن قەبارەی بازرگانیکرد بە مادە هۆشبەرەکان بەرەو زیادی دەچێت. واتە زیادبوونی ڕێژەی بازرگان و بادە مافیەکان کە زیاد دەکە لە هەرێمی کوردستان. ئەمەش پێویستە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان بە بەرنامە و بە پلانی تۆپمەتر و بە ئەپدێت واتە ئەو بەرنامانەی کە لە وڵاتانی پێشکەوتوو بەکارێن ئێمەش وەکو هەرێمی کوردستان لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە بەرنامەی پێشکەوتوو بەکارن بۆ بەرەنگارنەوە. هەروەها ئەگەر تەماشا بکەین زیاتر مادەکەن بڵاو دەبتەوە یاخود تەشەنە دەکا و هەرچەند ڕێژەکە زیاتریش دەژیرێ دەبینین هەندێک خەلەلی یاساییمانەی واتە کەم و کوڕی لە یاسایەکەیە. بەڵێ ئەگەر تەماشای یاسای ژمارەیەکی ساڵی 2020 بکەین کە بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان و قەڵاچۆکردنی مادە هۆشبەرەکان لە پەرلەمانی کوردستان دەرچوو یاسای ئەو یاسایەکی زۆر ڕێکوپێکە یاسایەکی زۆر مۆدێرنە بەڵام جێبەجێکردنەکەی زۆر ئاڵۆزە واتە بەرگەکانی کە بۆ جێبەجێکردن تاوەکو ئێستا تەنها لە ڕێگەی دەستگیرکردن لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە زۆر بەڕێک پێشی چۆتە پێش ئەگەنا لە ڕێگەی تەسنیفی مادەکان لە ڕێگەی ڕێنمایی دەرکردن لە ڕێگەی ئەو داهاتەی کە لە ڕێگەی مادە هۆشبەرەکان دەست دەکەوێت یاخود ئەو پارەیە کە دەست دەکەوێت یان سوستاندنی مادەکان شێواز لە ناوبردنی مادەکان یان دروستکردنی چاکسازی لە بۆ ئالوودەبووان یان دووبارە هینانەوەی ئالوودەبووان لە سندەکان لە بۆ ناو کۆمەلگا هاتە ئێستا و یاسای وەکو پێویست نەتوانێت بواری جێبەکەن. ئەمەش لە ڕێگەی بۆردی
ئەنجومەنی بەرەنگار مادە هۆشبەرەکان دەبێت ئەوانە زیاتر کار بکەن و تۆکمەتر ئیش بکەن بۆ ئەوەی ئێمەش لەگە وڵاتانی پێشکەوت و کەمترین ژمارە ئاڵوودەبوومانەوەی و کەمترین بازرگان هەبێ لە کوردستان و هەوڵ بدەین ئەو مادانە ڕێژەی زۆر کەمتر هەبێ لە کوردستان و ڕێگرێکی تەواو بکەین لە گروپە مافیەکان. شاری هەولێر بە تایبەت و هەرێمی کوردستان بەگشتی بە هێمنی و ئارامی ئاسایشەکەی بەناوبانگە. چەدری و ئارامی و ئاسایشە بە هەوڵ و ماندووتی هێزەکانی ناوخۆ و پێشمەرگە و هێزەکانی دژە تیرۆری کوردستان و ئاسایش بەدەساتوە. ئێمە لە بازگەکانماندا ئەوەی کە ئێستا وەکو دیاردەیەکی سەرەکی لێ هاتووە دەست بە سەرداگرتنی مادەی هۆشبەرە بەراورد لەگەڵ سارانی ڕابردوو ئەم ساڵ کە لە حاڵەتەوە بووە بە دیاردەیەکی زۆر. ئێمە لە بازگەکانمانداوە ڕۆژانە مادەی هۆشبەر دەستی بەسەردا دەگیرێەوە یاخود ئەو کەسانەی کە ئاڵودەن و مادەی هۆشبەر بەکاردەهێنن لە ڕێگای بازەکانمانەوە دەستگیر دەکرێن و یاخود دەست بەسەر مادە هۆشبەرەکەدا دەگیرێت و ڕادستی جێهەتی لایانی پەیوەندیدار دەکرێت. زۆر جاریش تاوان باران بۆ مەرامی کەسی پەنا بۆ کاری نایاسایی دەبن و تاوان ئەنجام دەدەن. هاوکاتە و هێزانە زۆر جار ڕێگریان لێ دەکەن و هەندێک جاریش دەستگیریان دەکەن. هێزەکانی ناوخۆ ئاسایش بەردەوام لە هەوڵی پاراستنی و ئارامیان تا ژیانی هەموو هاوڵاتیەک پارێزراو بێت. بۆ خۆی ئەگە تەماشە بکەین مادە هۆشبەرەکان تیرۆرێکی لەسەر خۆیە. ئەگەر تەماشە بکەین تیرۆر کەسێک تیرۆرستە دێت تەقینەوەک دەکات 10 کەسێک 20 کەسێک لە ناو دەبا و شەهید دەکات. بەڵام تەماشە بکەین بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان ڕۆژ بە ڕۆژ وەکو تیرۆر سپیە تیرۆرێکی لەسەر خۆیە تەئسیر لە هەموو کۆمەلگا دەکات. ئەگەر دقت بدەین ئێستا ئەوە 2022 لەگە 2010 بەراورد بکەین دەبینین کەمتر خەڵک زانیاری و لەسەر مادە هۆشبەرەکان بەڵام ئێستا دەبینین زۆربەی ماڵەکان زۆربەی خێزانەکان زۆربەی دەوروبەرمان تەماشا دەکەین تاکێک لە تاکان بەکارێنی مادە هۆشبەرە یان بازرگانیکردن بە مادە هۆشبەرە ئەمەش وای کردووە هەموو ماڵەکان هەموو بنەماڵەکان ئاگاداری بڵاوبوونی مادە هۆشبەرەکان. ئەگەر ئێستا چارەسەر نەکرێ بۆ ساڵی 2025 یان 2030 هەر تاکەکانی کۆمەلگای کوردی لەسەر شەقامەکان دەکەن و وەکو ئالوودەبوو و هیچ شوێنێک ناوی بۆ چارەسەرکردنیان. با پێی ئاماری بنکەی ئاسایشی بازگەکانی هەولێر لە بازگەکانی سنووری پارێزگای هەولێر لە ماوەی 1 ساڵ 160 کەس کە مادەی هۆشبەریان حەشارداوە دەستگیر کراون. زیاتر لە 203 تۆن دەرمانی پزیشکی قاچاق دەستیان بەسەردا گیراوە. نزیکەی 272 چەکی بێمۆڵەت و بڕی 250 تۆن خۆراکی ماوە بەسەرچوو دەستیان بەسەردا گیراوە. با پێی ئاماری بەڕێوەبەتی گشتی نێشتنی مادەی هۆشبەر لە ماوەی 6 مانگی یەکەمی ساڵی 2022 کە لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە لاپەڕی فەرمی خۆیان بڵاویان کردوتەوە. زیاتر لە 999 تۆمەتبار بە بازرگانی کردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون. لەو ژمارەیە 682 کەسیان سزا دراون. زیاتر لە 132 کیلۆ مادەی هۆشبەر دەستی بەسەردا گیراوە. هێزەکانی ئاسایش هۆشداری دەدەنەوە کەسانەی کە بازرگان و بەکارهێنەری مادە هۆشبەرەکانن لەو کارە قێزەونانە دوورکەونەوە و چارەنووسی خۆیان بپارێزن. بۆ خۆی هێزەکانی ئاسایی شەرێمی کوردستان زۆر بەباشی کاریان کردی لەسەر بەرەنگار مادە هۆشبەرەکان بەڵام پێویستە بە باشترین ئێمە چاومان لە شتی باشترە چاومان لە دەستکەوتی باشتە بۆ ئەوەی کەمترین مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان هەبێ بۆ ئەوەی بە شێوازێکی زانستی بەرەنگارمە پێویستە بودجەی تایبەتیان بۆ دابین کرێ پێویستە دادگایش تایبەتیان بۆ دابین کرێ پێویستە بەڕێوەبەرایەتێکی گشتی وەکو دەستێک لە مستەوای وەزارەتێک سەرپەرشتی بەرەنگار خۆت مخدرات بکرێ هەروەها ئەو پارانەی کە لەبەردەستمانە دەوراتیان لە بۆ بکرێتەوە پێویستە هێزەکانی ئەمنی ساڵ بە ساڵ مانگ بە مانگ ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر بچن لە ڕووی دەوراتەوە چکە ئەگە تەماشا بکەین شێوازی دروستبوونی مادە هۆشبەرەکان لە ڕووی پێشترسازیەوە ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر دەچێت کەواتە دەبێت تواناکانی هێزەکە ئەمنیەکانیش ڕۆژانە و ماگانە و ساڵانە دەوراتی تەهیلی دەوراتی باشیان لە بۆ بکرێتەوە و لە ناوخۆ لە دەروژوڵات.
ئەو بازگانەی کە هاوسنوورن لەگەڵ پارێزگاکانی خواروی ناوەڕاستی عراق و پارێزگای مووسڵ ئێمە لەو بازگانە زیاتر تەرکیز دەکەینە سەر ئەو ئیجراتانی کە کەسانی خراپویان ئەو کەسانەی کە بێنیاز بن بێنە داخل شاری هەولێر ببن و کردەوەی تیرۆریستی وایە کاری نابەجێ لە شاری هەولێردا ئەنجام بدەن ئێمە ڕێگریان لێ دەکەین. کاخەوە ئەو هەباری کردی بە دەفنی لەبوو پێیان پێشنار دەکەم بە حقیقەت لە سنوورەکان بازگەی تند هەبی و ئەو کەسانە دەستگیر بکەن کە بەڕاستی ئەو مادانە دەینە ناو هەرێمی کوردستان بێگومان لە سنوورەکان دێتەوە خۆ ناو کوردستان تاز ناکرێتن ئەوە لەلایەک پێویستە بەڕاستی لە پەرلەمانی کوردستان بڕیارێکی زۆر تند دەربسی بە ئەو کەسانی کە تجارەت بەو مادەیە دەکەن و خەڵکی ئالوودە دەکەن و خەڵکی تێدا دەفەوتێنن بە حقیقەت و ئەو کەسانی کە بەڕاستی توش بوونە ئەو کەسانی کە تووشی ئەو ئالوودەیە بوونە ئەوانە نەخۆشن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان نەخۆشخانەی تایبەت بکاتەوە بەو کەسانە عیلاجیان بکاتن. ئەو کەسانەی کە بیانەوێ مەرامی گڵاوی خۆیان لە شاری هەولێردا بڵاوە پێ بکەن ئێمە لە بازەکان ڕێگریان لێ دەکەین و ڕێگەیان پێنادەین کە کردەوەی خراپ و کاری خراپ و نابەجێ لە شاری هەولێردا ڕوو بدات و ئەنجام بدەن. ڕێزیان عالم ڕێزیان هەیە بە جوانی قسەکەن دەری یەکسەر هەویەکەت هەیە 5 دقیقە ناکێشێن ئەمجا منی مەمنون ئاسایشمش زۆرش مەمنون چکە بە جوانی قسەکەن. ئەو بازگانە وەک فەرمانگەیەک نین کە تەنها چەند کاتژمێرێک لارەکدا بن بەڵکەوەوان شەو ڕۆژ 24 کاتژمێر دەبێت چاودێر و پارێزەری ئەو سنوور و دەواازانە بن کە تاوانبار و تۆمەتباران دەیانەوێت بە ئامانجی بکرن بۆ کردەوە نایاسایی و تێکدەرانەکانیان. ئەمە لە بازگەکانماندا نمونەی زۆرمان هەیە لەسەر دەست بەسەر داگرتنی مادە خۆراکیەکان ئەو کەلوپەلە خۆراکیانەی کە ئێکسپایر بوونە و یاخود شیا و نەبوونە بۆ بەکارهێنانی مرۆڤ. ئێمە ڕێگریمان کردووە لە بازگەکانمان کە ئەو خواردەمەنی و خۆراکانە دەرخواردی هاوڵاتیانی شاری هەولێر نەدرێت و توانراوە دەستی بەسەردا بگیرێت و بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی قائمقامی قەزای ناوەندی هەولێر ڕێکارە یاساییەکانیان بەرامبەر گیراوەتە بەر.
لە هەرێمی کوردستان بە پیامارەکانی ڕێکخراوی نەتوێگرتووەکان بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ساڵی 1990دا هیچ حاڵەتێکی بەکارهێنان و بازرگانی کردن بە مادەی هۆشبەر نەبوو ئەو دۆخش تا ساڵی 2023 بوو. بەڵام ئێستا جگە لە بەکارهێنان بۆتە وێزگەیەکی ترانزیتیش. باپی راپۆرتی ساڵی 2020 نووسنگی نەتوێگرتووەکان ڕایگەیاند کە 275 میلیۆن بەکارهێنەری مادەی هۆشبەر هەیە کە دەکاتە 6 دانیشتوان. لەو ژمارەیە 36 میلیۆن بەدەست خراپی بارودۆخی مێشتیان دەناڵێنن کالودەی ئەو مادە هۆشبەرن. بە جۆرێکە و نووسنگەیە لە نەتوێگرتووەکان مەترسی دەوڵەتانی مانگی ئاڵتونی و سێگۆشی ئاڵتونی کە بە وڵاتانی ئێران و ئەفغانستان و پاکستان ناسراوە گەورەترین قەبارەی بەرەمهێنان و بەکارهێنانی تێدا دەکرێت کە تەنها لە پاکستان 3 میلیۆن کەس ئالودەن و 7 بۆ 12 هێکتار زەوی بۆ چاندنی تریاک بەکاردێت. لە ئێرانی 4 میلیۆن ئالودەبوو هەیە کە ڕۆژانە 10 کەس بەهۆی مادە هۆشبەرەکان گیان لەدەستدەن. ئەم بڵاوبوونەش زۆربەی لە ڕێگەی گواستنەوە بە ناو شار و شارۆچکەکان دەبێت بە قەبارەیەکی زۆر. ئەو مەترسی لە بەکارهێنان و بازرگانی کردن و گواستنەوەی ئەو مادەی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین هەنگاوی ناوە تا ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەو مادەیە بکەن.